هاوکاتی بەرەو پێشچوونەکان لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵدا سەرۆکی فەڕەنسا بە سەردانێکی یەکڕۆژی دەگاتە عێراق بە مەبەستی نیشاندانی بەردەوامی پشتیوانی نێونەتەوەیی لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا. فەڕەنسا لە هەموو ئاستەکاندا بەردەوامە لە پشتیوانی عێراق بە تایبەتیش لە ڕووی لەشکری و مرۆڤانەشەوە. لە پاش لە ناوبردنی داعش فەڕەنسا و وڵاتانی تری دۆستیش ڕۆڵێکی گەورە دەبینن لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەدا. ئێمە دوژمنێکی هاوبەشمان هەیە تیرۆریزمە، داعشە و ڕادیکالەکانن. پێویستە لە عێراق و لە سووریا ژەناو ببرێن. پێویستیشە لەو پەیوەندیت تێبگەین کە لە نێوان ئەمانە و ئەو تاکە کەسانەدا هەن کە هێرشەکانیان لە وڵاتانی تردا دەکەن. وەک سەرکردە لەشکریەکانی عێراق ڕایدەگەیەنن زیاتر لە 60 ناوچەکانی ڕۆژهەڵاتی مووسڵ لە دەستی داعش ڕزگار کراون. لەگەڵ ئەم شەڕە قورسانەدا هەزاران کەس ئاوارە بوون و هێشتاش سەدان هەزار کەسی سیڤیل لە ناو مووسڵدا ماونەتەوە. بەڵام ئەم سەرکەوتنانە نەبوونە تەمایی ڕێگەگرتن لە هێرشەکانی داعش. ئێستاکە کە قسە دەکەین لێرەدا لە بەغدا هێرش کرا. دەوڵەتی ئیسلامی لە پاشەکشێدایە و تێک دەشکێنرێت. فەڕەنسا وەک بەشێک لە هاوپەیمانەتی بە تۆپ و فڕۆکە یارمەتی هێزە عێراقیەکان دەدات بۆ ئازادکردنی مووسڵ، بەڵام بە وریاییەوە لە پێناو پاراستنی خەڵکی سیڤیل و تیرۆریزم لەناو دەبین و مافەکانی مرۆڤیش بەرز ڕادەگرین. لەو تەقینەوەی ڕۆژی دووشەمەی بەغدا دەیان کوژرا و بریندار هەن. سەرک وەزیری عێراق ئاگاهی و پەیمانیش دەدات. داوا لە هێزە ئاسایشەکان و گەلی عێراق دەکەم ئاگدار بن، چونکە تیرۆریستان جارێکی تر هێرش دەکەنە سەر خەڵکی سیڤیل. پەیمان دەدەم بە گەلی عێراق و سەرۆکی فەڕەنسا و هەموو ئەو وڵاتانەی دووچاری هێرشەکانی داعش بوونەتەوە بەردەوام بین لە شەڕدا دژی دەوڵەتی ئیسلامی. ئۆلاند سەردانی هێزە تایبەتەکانی فەڕەنسای کرد کە لە هەرێمی کوردستانن وەک پشتیوانی لۆژیکی و لەشکریانە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی ئازادکردنی مووسڵدا. تەوەری سەرەکی و توێژەکانیشی لەگەڵ گەورە کاربەدەستانی هەرێمیشدا شەڕی دژی داعش بووە. پاشەکشە پێکردنی داعش بەبێ ئازایەتی و قوربانیەکانی هێزی پێشمەرگە نەدەکرا. ئەمە هەرتەنها بەرپرسیارەتی ئێوە نییە، بەڵکو هی تەواوی کۆمەلگەی نێونەتەوەییە. کاتی بڕیاردانە و ئەگەر بمانەوێت تیرۆریزم لە ناوبەرین ئەوە پێویستە هەموو لایەک بڕیاری گونجاوی خۆی بدات. ممکنە ئێمە ڕوبەڕووی تێرۆر ببینەوە بە لەژێر ناوی تر و لەژێر پەردەی تر بۆیە ئەم هاوکاری و ئەو هاوپەیمانیە پێویستە بەردەوام بیتن. پشتیوانیەکانی وڵاتانی ڕۆژاوا لە ئۆپەراسیۆنە لەشکریەکانی دژی داعشدا بە هەنگاوی سەرەکی ڕێگەگرتندا دەنرێ لەوەی تێرۆریستان هێرش بکەنە سەر وڵاتان. فەڕەنسا کە لە ناو خاچی خۆیدا ڕوبەڕووی ژمارەی هێرشی تێرۆرکاری بۆتەوە بە بەشێکی گرنگی ئەو هاوپەیمانیەتیە نێونەتەوەییەدا دەنرێ کە دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی پێکێنراوە.